ئاو بنەما و سەرچاوی ژیانە و ئەو میکانیزمەیە کە کۆنتڕۆلی ژیان و کۆی سیستەمی زیندەیی و کەش و هەواش دەکات لەسەر هەسارەی شین. ئاویژەر زەویمان گەنجینەیە و بە شێوەیەک لە شێوەکان معجیزەیە. ساڵانە زیاتر لە ملیۆنێک دۆلار لە کارەبادا خەرج دەکەم بۆ دەرهێنانی ئاو. کاریگەریمان لەسەر هەسارەکە گەورەتر بووە لە هەر کاتێک کە ڕابردووە لەسەر کەش و هەوا و ئاو و وشکایی و فرەچەشنی زیندەیی و ئۆقیانوسەکان. توانای تێگەیشتن لە سووڕی ئاو یەکێکە لە هەرە بابەتە گرنگەکانی کەش و هەوای گۆڕاوی ئەمڕۆ. بارودۆخی کەش و هەوای هایدرۆلۆجی دژوار و مەترسیدار کار دەکاتە سەر زۆر لە بەها ژینگەی و مرۆڤایەتیەکان و هەڕەشەیان لێ دەکات. لە کۆتاییدا وەک بۆقێک لە ئاوێکی گەرمدا مرۆڤایەتی دەپڵێنرێت. دەبێتە پڵێنراوێک پێش ئەوەی پێی بێت بە زۆرگەرمی ئاوەکە و دەمرێت. لەسەر ئێمەیە لەوە تێبگەین بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لە ئاستی بژێیی و سەلامەتی مرۆڤ بکەین. ئاو سەرچاوەی هەموو شێوازەکانی ژیانە، بەڵام بە فیڕۆدراوترین سەرچاوەی سروشتیمانە و ئەوەش ڕەنگدانەوەی کاتی کورت و چڕی مرۆڤە لەسەر زەوی. ئاو ژیانە، بیرکردنەوەمان بەلای ئاوی خواردنەوەدا دەچێت، بەڵام لەوەش زیاتر هەیە. لە سەرجەم سیستمەکاندا ئاو پێویستە بۆ پارێزگاریکردن لە مانەوەی هەساری زەوی بە هاوسەنگی. دەتوانین بڕوانینە ئاو وەک درێژکەرەوەیەکی ژیان لەسەر زەوی. بەڕووبەرە سروشتەکاندا تەوژم دەدات و مادە خۆراکیەکان دەداتە سروشت و ڕوەکەکان. دیسان ئاو سەرچاوەیەکە بۆ ژیانێکی مرۆڤان و کۆمەڵگا. ئەگەر هەڵسو کەوتمان لەگەڵ ئاو هاوشەوەی ئێستا بێت کە بەکاری دەهێنین و پیسی دەکەین و دواتر هەوڵ دەدەین لە خۆمانی دوور بخەینەوە بە ئاکامی نەخوازراوەوە، ئەوە دەرەنجام ئەم سیستەمە بەردەوامی نابێت. ئاو ڕووی لە نەمانە بە گوێرەی سیستەمی ئێستا لە بەکارهێنانی ئاودا. ئاوی شیاوی بەکارهێنان زیاتر بە فیڕۆ دەدرێت. شێوی لە سووڕی ئاودا و کاریگەریەکەی لەسەر گۆڕانی کەش و هەوا زۆر لەوە سەختترە کە زۆرینەی خەڵک دەیزانن. ئێمە پارێزگاری لەو مادەیە ناکەین کە پێویستمان پێێتی بۆ مانەوەمان بە زیندویی، وەک هەر شلەیەکی ترە ژماری دەکەین. بەڵام لە ڕاستیدا ئاو سەرچاوەی خودی ژیانە. کاتێک کە زەوی دروست بوو تا ڕادەیەکی زۆر ئاویش دروست بوو. ئاوێتەیەکی کیمیاییە و پێک دێ لە دوو گەردیلە هایدرۆجین و گەردیلەیەک ئۆکسجین. ئاوێتەیەکی ساکارە بەڵام تایبەتمەندی بێهاوتای هەیە. ئاو یەکێکە لە مادە بێهاوتاکان لە گەردووندا، تایبەتمەندی بێوێنە و پێشبینی نەکراوی هەیە. لە دۆخی گازیدا فەراهەمە کە ئەویش هەڵمە و لە دۆخی شلیدا وەک تەوژمی ڕووبار و دەریاچە و ئۆقیانوسەکان، هەروەها لە دۆخی ڕەقیشدا کە ئەویش بەفر و سەهۆڵە. ئاوی دەریا کە لە ئۆقیانوسەکاندایە لە 190 ئاوی سەرزەوی پێک دەهێنێت و ئاوی سازگار لە 103 پێک دەهێنێت کە نیوەی لە بەستەڵەکەکانە. تەنها نزیکەی لە 101 لە بەردەستماندایە. بەڵام بە شێوەیە هەڵسوکەوت دەکەین کە ئاو داهاتێکی بێسنوور بێت. باوەڕ وایە کە بوونی ئاو بەڵگەنەویستە تا ئەو کاتەی کۆتایی پێدێت. باوەڕمان وایە لە هەر شوێنێک بەلوعە بکەینەوە ئای پێدادێت.
زۆرینەی خەڵک لە ویلایەتە یەکگرتووەکان سەرچاوەی ئەو ئاوە نازانن کە بەکاری دەهێنن. زانیاری تەنها پسوڵەی ئاویان هەیە کاتێک بۆیان دێت. ئێمە بەهای ئاو نازانین. تەنانەت ڕووپۆشە ئاوی بنچینەی سیستیمە ژینگەیەکانیش کە پشتمان پێبەستووە. و ئەو ئەفسونەش کە لە خۆر و ئاوە پێکەوە دروست دەبێت. وزەی خۆر ئاوی دەریا پاکش دەکاتەوە و ئاوی سازگار بەرهەم دەهێنێت و بەم شێوەیە ئاو بەدەست دێنین. سروش بە بەردەوامی لە سوڕی ئاودا ئاو پاکش دەکاتەوە. ئاوی باران خاوێنە بەڵام بەداخەوە دەکرێت مادە کیمیاییەکانی تێدا بتوێنەوە لە بەرگە هەوادا. بڕی ئاوی سازگار لەسەر هەسارەکە بە زۆری پشت دەبەستێت بە هەڵمبوون و ئاو دەردان. کاتێک ئاو دەبێت هەڵم، خوێکان و مادە پیسکەرەکان لە دوای خۆی بەجێ دەهێڵێت کە لەوانەیە لە ئۆقیانوسەکاندا هەبن و لە شێوەی هەڵمێکی پوخت سەر دەکەوێتە سەرەوە. بەمەش ئاوی سازگار پێک دێت. هەڵمی ئاو لە ئاستێکی دیاریکرا و پلەیەکی گەرمی دیاریکراودا چڕ دەبێتەوە. زۆر جار دەگۆڕێتە سەر گەردیلەی بەفر یان بڕشتی بەفر کە هەور پێک دێنن. کاتێک کە هەور وەک پێویست چڕ دەبێتەوە باران دەبارێت. بارینی بارانەکان تێدەچێت بەفربارین و بارانبارینی ناوچەیی بەخۆر بێت یان هەرگیز نەبارێت. بۆ پێکهاتنی دڵۆپەکانی باران گەردیلەکانی ئاو پێویستیان بە تۆزی ئاسمانیە کە ئەوی شتێکی زۆر بچووکە وەک بلورەکانی بەفر یان خوێ بۆ ئەوەی کردداری چڕبوونەوە دەست پێ بکات. پێویستە 1 ملیۆن لەو گەردیلە وردە هەوریانە کۆ ببنەوە لە هەر دڵۆپێک ئاودا بۆ ئەوەی گەورە و قورس بێت وەک پێویست و بە کاریگەری کێشکردن بکەوێتە خوارەوە و بگەڕێتەوە سەرزەوی. پێکهاتنی ناوکەکان لەم دڵۆپە ئاوانەدا کردارێکی سەرەکیە بۆ هاوسەنگی لە سروشدا لە پێناو پێکهاتنی بارانبارین. جۆری تر لە گەردی تۆزی ئاسمانی هەن کە گرنگن بۆ پێکهاتنی دڵۆپەکانی باران وەک بەکتریا. لە ڕێگەی بە هەڵمبوون لە درەختەکانەوە هەندێک جۆری بەکتریا دەگەنە بەرگە هەوا کە دەرچێن بە هەڵمی ئاوەوە و دڵۆپەکان پێک دێن. دووبارە بەکتریاکە دەگەڕێتەوە بۆ زەوی لەگەڵ ئەو بارانەی کە بۆتە هۆی پێگێنانی. بارانەکان لەسەر ڕووی زەوی دەبارێن لەسەر ئۆقیانوسەکان یان لەسەر وشکایی. کاتێک لەسەر وشکایی دەبارێت هەندێکی دزە دەکاتە ناو زەوی و هەندێکی دەبێتەوە بە هەڵم و دەگەڕێتەوە بەرگە هەوا و هەندێکی دەچێت بۆ ڕووەکەکان و هەندێکی تریشی بە چەمەکاندا دەڕوات. ئەگەر لە شێوەی بەفر داباری ئەوە جوانەکەی لەوەدایە کە لە شێوەی ئەمبارێکی ئاو لە شاخێکدا بمێنێتەوە و زۆر بە خێرایی لە سیستمەکەی دەرنەچێت. ئاڵگۆڕی ئاو لە نێوان ڕووی زەوی و ژێر زەوی و بەرگە هەوا بە بەردەوامی دەگوێزرێتەوە و دەگەڕێتەوە سەر زەوی. کاتێک باران دەبارێت دادەچێتە ژێر زەوی و دزە دەکاتە ئاستێکی قوڵتر و کانزاکان هەڵدەمژێت. لێرە لە براباند ئەو لە قوڵای 80 بۆ 200 متردا هەیە. لە بەلجیکاوە دێت و بە خێرایی 20 متر لە ساڵێکدا تێدەپەڕێت. واتە زۆر بەهێدی. ماوەی 10,000 ساڵی پێچووە تا لە بەلجیکاوە گەشتۆتە ئێرە.
وەک ئاوی خواردنەوە و ئاودێری بەرووبووم بەکاری دەهێنین. هەروەها بە ئاوی فۆسیلی ئاماژەی پێدەدرێت و دەکرێت تەمەنی ئەمبارەکان جیاواز بێت بە پشتبەستن بە بنچینە بەردەکەی. بەڵام زۆرینەی ئەمبارەکانی ژێرزەوی کۆن و زۆرینەیان پێش مێژووی مرۆڤایەتی دروست بوون. بە کاریگەری ئاوی باران دروست بوون کە کانزاکان و مادە خۆراکیەکانیان تواندۆتەوە. باشترین جۆری ئاوە و پوختەترینیانە. ئەمەش باشترین سەرچاوەی ئاوە بۆمان و بۆ سیستەمە ژینگەیەکان. ئەگەر ساڵانە هەستایت بە دەرهێنانی ئاوی ژێر زەوی و بەکارت هێنا بەبێ ئەوەی ئاوی تێبچێتەوە، ئەوە کەم دەکات دەرەنجامی ئەمە بەچی دەگات؟ ئایا بڕی ئەو ئاوە دەزانن کە لێرە دەری دەهێنین؟ 2 میلیارد گاڵۆن ساڵانە؟ ساڵانە زیاتر لە ملیۆنێک دۆلار لە کارەبادا خەرج دەکەم بۆ دەرهێنانی ئاو. لێرە ڕووبەری بەرفراوان و کراوە هەیە. لە کێڵگەی فڕانفارملان 14,000 هێکتار لە گەنمەشامی و دانەوێڵە دەچێنرێت بۆ ئالیشی ئاژەڵان. بەرووبوومەکان پشت بە گەورەترین سیستمەکانی ئاوی شەرزەوی فۆسیلی دەبەستنە جیاندا. ئەمباری ئۆگۆلالای ژێرزەوی ئاوی 8 ویلایەت و 2.5 ملیۆن کەس دابین دەکات. بەڵام ئاستەکان لە دابەزیندان. بەداخەوە بەلای کەمەوە هەستاوین بە بەکارهێنانی لە 130 ئەمبارەکەی ژێرزەوی و ئاستیمان دابەزاندووە و لەگەڵ ئەوەشدا هێشتا ئاوی لێ دەردەکەی. زۆر بیری تریش هەن کە بەرهەمی ئێستایان نیوەی ئەو بڕێیە کە لە سەرەتادا هەیان بووە. پێدەچێت بەشی 50-70 ساڵی تر ئاو هەبێت، بەڵام دوای ئەوە نامێنێت. ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی لە ڕادەبەدەر لە هەموو جیهان بەکاردێت. کشتوکاڵ لەسەر ئاسێکی بەرفراوان و کشتوکاڵی یەکجۆر بەرهەم پێویستیان بە ئاوی زۆرە. کێڵگەکانی کەنساس تەنها بەکاربەر نین. ڕێژەی لە 170 ئاوی سازگاری هەسارەکان بۆ بەرهەمهێنانی بەرووبوومی کشتوکاڵی خۆراک بەکاردێت. ئایا کشتوکاڵی یەکجۆر بەرهەم لەسەر ئاستێکی بەرفراوان دەبێتە هۆی دابەزاندنی ئاستەکانی ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی مەترسیدار؟ ئایا ئەمباری ئۆگۆلالای ژێرزەوی وشک دەکات؟ ئێستا ڕوبەڕووی وشک بوون دەبێتەوە. دەبیستم کەسانێک وشەی دەرهێنان بەکاردەهێنن، واتە دەرهێنانی شتێک لە زەویدا و نەگەڕانەوەی، وەک ئەوەی زێڕ یان نەوت دەربێنن. هاوشێوەی گەڕانە بە دوای کانزاکاندا. کۆبوونەوەی ئەو سامانی کە ئاوی ژێرزەوی هەزاران ساڵی پێچووە. گەڕانەوە بۆ ئەو ئاستەی ئەمبارەکانی ژێرزەوی هەیان بۆ پێش دەرهێنانی ئاو کاتێکی زۆری دەوێت. ئەمە دەبێتە کێشەی ترسناک لە چەند دەیەیەکی داهاتوودا. ئەو کشتوکاڵە دادەڕمێت کە پشت بەو جۆرە ئاوە دەبەستێت. زۆر لەوە زیاتر دەردەهێنین کە نوێ دەبێتەوە. ئێمە گرنگترین سەرچاوەکانی ئاو لە جیهاندا وشک دەکەین. بەڵام ئاوێکی تر لە ژینگەکاندا هەیە کە بە دەگمەن بیری لێ دەکەینەوە. بۆ نمونە ئاوی خاک. سامانێکی شارەوە لە خاکدا و بنەما بۆ نێوەندی زیندەی. خاک لە 129 یان لە 130 لە ڕووبەری وشکایی هەساری زەویدا دەپۆشێت. وەک ئیسفەنجێکی گەورەیە. دەکرێت ئاو لە خۆگرتنی بگاتە ڕێژەی لە 150 پاڵپشت بە جۆرەکەی. بڕێکی زۆر ئاو لە خاکی ئاو هەڵمشدا ئەمبار دەبێت هاوشێوەی ئاوی ژێرزەوی. بڕەکە لەوە زیاترە کە لە ڕووبار و دەریاچەکاندا دەیبینی. ئەگەر خاک و زەویە کشتوکاڵیەکان بخوازن ببنە سەرچاوەی ئاو پێویستە تەندروست بن.
زیندەوەرەوردەکان و ماددە ئۆرگانیەکان ئاو لە خۆ دەگرن. کاتێک بارینی بارانەکان پێشبینی نەکراو بێت ئەو کاتە گرنگی زۆریان دەبێت. بابەتە یەکلای کەرەوەکە ئەوەیە چی بەسەر هەر دڵۆپە ئاوێک دادێت کە دەکەوێتە سەرزەوی؟ ئایا دادەچێت و دەپارێزرێت بە شێوەیەک سوودبەخش بێت بۆ گەشەی ڕووەک، یان بەردەوام دەبێت لە تەوژمدان و کار لەسەر داخوراندنی خاک و سیستەمە زیندەییەکان دەکات و لە ئۆقیانوسەکاندا ون دەبێت؟ جیاوازیەکە پەیوەستە لە نێوان داچوونی و تەوژمی بەسەر خاکە کاربۆنیە ئیسفەنجیەکەی زەویدا. ئەگەر ئەو تایبەتمەندیە ئیسفەنجیە کوێنە لەدار و دەرچەدار بێت بۆ هەڵمژینی ئاو و پڕکردنی ئاسۆکانی خوڵایی خاک کە ئەمبارەکانی لێیە، ئەو ئاوە کۆنتڕۆلی ژیان دەکات لە سیستەمی زیندەییدا. شتوکاڵی شێوە پیشەسازی توانای خاک دەشێوێنێت لە هەڵمژینی ئاودا. مادەی جاخاک لەدەست دەدات و زۆر پەستێوراوە و وشک دەبێت. ڕۆبارانی بەخور و دابارینەکانی تر لەسەر ڕووکەش دەمێننەوە لەبەرەوەی خاک چیتر ئاو لەخۆ ناگرێت. ئێمە تایبەتمەندی ئیسفەنجی خاک لەدەست دەدەین. بۆ بۆیە و بژانەوەی ئاویشە زەوی لەدەست دەدەین. ئێمە پێکهاتی سەرەکی ژیان لە خۆمان دوور دەخینەوە. دەگۆڕێت بۆ خاکێکی هەژار کە توانای داچوون و لە خۆگرتنی ئاوی ون کردووە. لە هەمان کاتدا ئاوڕۆی دەکەینە سەر و ئەو ئاوە دوور دەخێنەوە لە سوڕە سروشتەکەی. ئێمە هەسارەکە بە شارستانی دەکەین لە ڕێگەی پەرەپێدانی پیشەسازی و ئاسۆکانی خاک کە ئەمبارێک بوون بۆ ئاو بە توندی سەرداخراون لە ژێر کۆنکرێت و ژێرخانەکاندا. لەگەڵ گەشەسەندنی شارەکاندا دەبینە هۆی پتەوکردنی ڕووخەشەکان. زەویە شتوکاڵەکان کێتاو دەکەین. زەویە شتوکاڵیەکان دادەڕین لە سوڕی ئاو. ئاوەڕۆکان ئاوی ڕووکەش دەڕژێنە ڕووبار و دەریاچەکانەوە کە بە زۆری ئەویش پیس بووە. هیچ شوێنێک نەماوە ئاوی بە خوڕی باران ڕووی تێ بکات. ڕاستەوخۆ دەچێتە دەریا بێ ئەوەی بەکار بهێنرێت. ئاوی ژێر زەوی نابوژێنێتەوە و بە سامانی ژەژمار ناکرێت. ئەگەر کۆتاییمان بە ئاو هێنا زەویە شۆدارەکان کەم دەکەینەوە لەگەڵ هەمەچەشنی زیندەی و داچوونی ئاو و سووری ئاو. ئێمە ئاوی ژێر زەوی بەکار دێنین و خاکێکی دوورخەورەوەی ئاو دروست دەکەین. خاکدا دەبڕین لەژێر ڕووکە شەڕەقەکاندا و بارانبارینەکانیش دوور دەخرێنەوە. واتە ئێمە ئاوێکی کەمتر بۆ کیشۆرەکان و سیستمێکی ئاوی پاشەکشە کردو. ئەمەش دەرەنجامی خراپی دەبێت. وشکەساڵی کردارێکی درێژخایەنە. خۆی دەبینێتەوە لە گەشتنی بڕێکی کەمتری ئاو بە ئاوی ژێرزەوی. لەبەر ئەوە ڕۆک و درەختەکان ناتوانن بگەنە ئاوی ژێرزەوی. کاریگەری ئەمە مەترسیدارە. لە کۆتاییدا وەک بۆقێک بە ئاوێکی گەرمدا مرۆڤایەتی دەپڵێنرێت. دەبێتە پڵێنراوێک پێش ئەوەی پێی بێت بە زۆرگەرمی ئاوەکە و دەمرێت. لەگەڵ هەموو دڵۆپێک کە بە فێڕۆی دەدەین ئاو کەمتر دەکات. بە دڵنیاییەوە بەم شێوە وردە وردە بە بیابانبوون ڕوودەدات. بێگومان چەندین ناوچەی جیاواز هەن کە ڕوبەڕووی وشکبوونەوە دەبنەوە کە لە سەدا 20 تا لە سەدا 30 ڕێژەی بارانبارینیان تێدا لە دەست دراوە پێدەچێت ببنە بیابانەکان.
کاتێک سروشت بەهۆی وشکیەوە دەپوچێتەوە گەرمتر دەبێت وزەی خۆر زیاتر دەبێت چیتر ئاو ڕۆک ناتوانن هاوکار بن لە ساردکردنەوەی زەوی لە خوارەوە بەکارهێنانمان بۆ سامانەکانی ئاو کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر پلەکانی گەرمای جیهان و کەشوهەوا ئەو کۆنتڕۆڵی لە سەدا 95 گەرمە جوڵە دەکات لەسەر هەسارەی لە ماوەی 4 ملیار ساڵی ڕابردوودا ئاو کەشوهەوای ڕێک دەخست کردارە جیاوازەکانی ئاو کۆنتڕۆڵی ئەم جوڵانە دەکەن لێکۆڵینەوەکەمان ئەوە دەردەخات بابەتەکە تەنها پەیوەست نییە بە گۆڕانکاری کەشوهەوا ئەو کردارانەی کە ئەنجامیان دەدەین کاریگەریان هەیە لەسەر ئاستی زەوی کشتتوکاڵی چرک بۆ زیادکردنی بەرووبووم لە هەموو مەترێک چوارگۆشەدا یان فراوانکردنی ڕووبەری چێنراو یان بەکارهێنانی ئاوی زیاتر هەمویان کاریگەریان هەیە لەسەر ئاو دەردان تا ئێستا بە شێوەیەکی سەرەکی تیشکمان خستوتە سەر چڕی دووەم ئۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوادا کە بە شێوەیەکی نائاسایی بەرز بووتەوە گریمان بەرزبوونەوەی دوانە ئۆکسیدی کاربۆن لەبەر ئەوەی لە گازە گەرمەکانە بووەتە هۆی گەرمبوونی زەوی بە دڵنیاییەوە هۆکارێکی یاریدەدەری سەرەکیە بەڵام هۆکاری گەورەتر ئەو گۆڕانکاریانن کە ئەنجامیان دەدەین لە هایدرۆلۆجیای هەساری زەوی ئێمە ئەو ئاوە کەم دەکەینەوە کە پێشتر کۆبەتەوە و بڕی هاوم بەرز دەکەینەوە لە بەرگە هەوادا لە ڕێگەی کشتتوکاڵی یەکجۆر بەرهەمی بەرفراوان و بە شارستانی بوونی پەرسەند و بەشدارین لە قەتیزبوونی گەرمی دوورگەکان لە گەرمی دروست دەکەین کە هەورەکان و بارانەکان دوور دەخەنەوە ئەگەر ڕووبەرێکی سەوز و چێنراومان هەبێت لەگەڵ ساردکردنەوە بە ئاودەردان بە دەگمەن پلەی گەرمی خاک لەو ڕووبەرە لە 20% تێپەڕ دەبێت و بە پێچەوانەوە کاتێک خاچێکی کراوەمان دەبێت و لەبەر تشی خۆر بێت بە تایبەت ئەو خاکەی کە ئاوی تێدانێ ئەوە ئەو خاکە یان ڕووکەشە لە قیر یان کۆنکرێت پێدەچێت گەرم ببێت هەتا 60% یان زیاتر واتە گەرمی زیاتری تشی ژێرسوور لە ڕووکەشە گەرمەکانەوە دەردەچێت بەراورد بە ڕووکەشە ساردەکان کشتتوکاڵی یەکجۆر بەرهەم و کشتتوکاڵی شێوە پیشەسازی دەبنە هۆی دیاردەی دوورگە گەرمەکان لە نێوان دوو ڕۆژدا بەرهەمی ناوچەیەکی فراوان دەدووبێتەوە و لە نێوان دوو ڕۆژدا وەک ئەوەی وێزگەیەکی ئەتۆمیت بەگەر خستبێت و دیشک بەرەوسەرەوە دەربدات بەم شێوە کشتتوکاڵی یەکجۆر بەرهەم و شێوە پیشەسازی ئاو و هەوا دەشێوێنن پێدەچێت بەرگە هەوای گەرم ئاوی زیاتری تێدا بێت لە بەرگە هەوای سارد دەتوانین بە دڵنیایی و گریمانە بدەین ئەو گەردەلوولانەی کە لە دوایاندا بارانبارینە بە خوڕەکان دێن زیاتر شپرزەتر و چڕتر دەبن ئێمە ئاوی سازگار دەکەینە بەرگە هەواوە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما سۆڕی ئاو کاریگەری لەسەر دەبێت زۆر ئاستەمە دیمەنەکە بە تەواوی ببینین تێکچوونەکان لە هاوسەنگیدا دەرەنجامەکەی ئەو سیستمانەیە کە کاریگەریان لەسەر هەموو جیان دەبێت بارودۆخی کەشوهەوای هایدرۆلۆجی دژوار و مەترسیدار کار دەکاتە سەر زۆر لە بەها ژینگەی و مرۆڤایەتیەکان و هەڕەشەیان لێ دەکات گەردەلوول و ڕەشەبا و لافا و وشکە ساڵی و ئاگری دارستانەکان ئەو بارودۆخە هایدرۆلۆجیە دژوارانن کە مرۆڤ دەکوژن
کاریگەری کەشوهەوا لەسەر ئاو دەبێتە هۆی حاڵەتی کارەساتبار وەک لافا و وشکە ساڵی. دەکرێت کاریگەری درێژخایەن گۆڕانکاری لە ژمارەیەکی زۆر لە کۆمەڵگەکاندا بکات لەسەر هەسارەی زەوی. ئایا ئەوەی بە دژوار هەژماری دەکەین دەبێتە پێوە لە ماوەی 50 ساڵدا؟ چۆن هەڵسوکەڵ لەگەڵەوەدا بکەین؟ بارودۆخە دژوارەکان دەبنە پێوە. ئایا ئەمە ڕوون و ئاشکرا نییە؟ ژینگەکان خراپتر دەبن سەبارەت بە هەموو زیندوەرەکان. ژیانی داهاتوومان چۆن دەبێت؟ تەموو مژاوی دەردەکەوێت بە گیانێکی گۆڕاوە. دەکرێت بێزیان بین ئەگەر ڕوبەڕووی چەند ماوەیەکی بێترس ببینەوە وەک وشکە ساڵی یا لافاوەکان. بەڵام ئەگەر وشکە ساڵی سەخت بەردەوام بوو بۆ ماوەی 4 یان 5 یا 6 ساڵ ئەو کاتە مەترسی دروست دەبێت. لە حەوزی ڕووباری کۆلۆرادۆ ماوەی 18 ساڵە ڕوبەڕووی وشکە ساڵی دەبینەوە. 40 ملیۆن دانیشتوان لە ویلایەتی کالیفۆرنیا پشتیان بەستووە بەو سەرچاوە ئاوە. بۆ کێو دەچن ئەگەر وشکە ساڵیەکە سەختتر بوو خەڵک ناچار دەبێت ڕەو بکات. لەو بارودۆخەدا شارستانیە درزگاری نابێت. کەمی لە ئاوی سازگاردا هەیە لە زۆر بەشی جیهاندا، بەڵام ئەمە دوور لە ئێمە و لێرەدا نا. ئاو لە بەکاربردنی ڕاستەوخۆدا بەکاردێنرێت و وەک کاڵایەک لە سیستمەکانی بازرگانیدا. ئەمە ئاوێکی گریمانەیە و نادیارە و بە شێوەیەکی سەرەکی شاراوەیە لەو بەروبوومانەدا کە پەیوەندیدارن بە کشت و کاڵەوە. کاڵایەکی زۆر هاوردە دەکرێت لەو ناوچانەوە کە بەدەست کەم ئاویەوە دەناڵێنن. لەبەر ئەوە ئاوێکی زۆر لە شوێنە وشکەکانەوە دەچێت بۆ ئەو شوێنانەی کە سەرچاوی ئاوی زۆری لێیە. باوەڕمان وایە کە ئاو سەرمایەکی ناوچەییە. بەڵام ئاڵوگۆڕی کاڵاکان واتای ئەوەیە کە کاریگەری لەسەر یەکتر دروست دەکەین. ئاویش لە هەموو شتێکدا هەیە. هەموو شتێک ئاوی تێدایە، لە کوتاڵەکانەوە تا گوڵەکان. شێوازەکانی ژیانمان تێچوویان زۆرە و ئێمەش ڕێگرین لە مافی هەندێک وڵات کە بە ئاوێکی پاکوژ و بێزیان بگەن. بەڵام بابەتەکە تەنها پەیوەندیدار نییە بە بەرهەمەکانەوە. نیوەی ئەو خۆراکانی دەیانخوێن هاوردە دەکرێت. لە 30 تا لە 40 مادە خۆراکیەکان ناگەنە بەکاربردنی مرۆڤ. لەناو دەچن یان بەهۆی ئەمبارکردنی نەشیاو یان گواستنەوەی نەشیاو یان بەفیڕۆ دەدرێن. هێندەی بەرهەمی ویلایەتە یەکگرتووەکان خۆراک بەفیڕۆ دەدرێت، واتە ئاویش بەفیڕۆ دەدرێت. ئێمە ئاوێکی زۆر بەکاردێنین لە بەروبوومی لە ڕادەبەدەر و بەفیڕۆدانی خۆراک. بابەتەکان تەنها بە بەفیڕۆدانی سامانەکان ئەژمار ناکرێن، بەڵکو پیسبوونیش دروست دەکەن. ئاوی سەرچاوەکانمان ڕنگدانەوەی هەڵسوکەوتەکانمانە، دوور بێت یان نزیک. هەر کارێک ئەنجامی دەدەین یان بەکاری دێنین یان خاوەنین لە ئاودا کۆتایی پێدێت. کاریگەری کیمیایی لەسەر ڕووبار و دەریاچەکان ڕنگدانەوەی شێوازی کارلێکی کۆمەڵگای مرۆڤایەتیە لەگەڵ ئاودا. پاکشکەرەکان زاڵم بەسەر نمونەوەرگیراوەکانی نزیک شارێک وە لە ناوچە کشتتوکاڵەکاندا مێر و قڕکەرەکان زاڵن و ئەگەر لە نزیک شوێنی گەڕان بە دوای کانزاکاندا نمونە وەرگرین زۆر لە کانزا قورسەکان دەدۆزینەوە. دەتوانین زۆر ئاشکرا بیبینین کە چالاکیەکانی مرۆڤ چۆن کاریگەریان هەیە لەسەر ڕووبارێک یان دەریاچەیەک. یەکێک لە بەکارهێنانەکانی ئاو بۆ کشتتوکاڵ لێرە لە ویلایەتی کانساس ئاودێری بەروبوومەکانە. یەکێک لە دڵڕاوچیەکان کوالیتی ئاوەکەیە
کە دادەچێت بۆ ئەمباری ژێر زەوی. وە گەورەترین دڵە ڕاوچێ داچوونی پەینە نایترۆجینەکانە. لێرە ڕەشە وڵاخی زۆرمان هەیە کەواتە پاشەڕۆی زۆری لێە و ئەوە دەبینینەوە لە ئاوی ژێرزەوی و ئاوەڕۆکان و جۆگەلەکاندا. نیترات لە ئاوی ژێرزەویدا کێشەیە بۆ هەمەچەشنی زیندەی لە خاکدا. ئەو نایترۆجینەی دزە دەکاتە ئەمباری ژێر زەوی ئاوی خواردنەوە پیس دەکات. ئەمە تەنها پەیوەست نییە بە ئاوی ئاودێریەوە. سەرچاوەیەکی گەورەتر هەیە کە ئاوڕێژە لە گەور ڕووتەویلەکانەوە. کەنساس گەورەترین ویلایەتە لە بواری بەرهەمهێنانی گۆشت لە ویلایەتە یەکگرتووەکان. ئاوی هەندێک ناوچەی نزیک گۆڕەپانی ڕەشەوڵاخەکان زۆر پیس بووە و ناتوانرێت بخورێتەوە. پەینەکانی دەرەنجامی بەرهەمهێنانی گۆشت تەنها هۆکار نین. کشتوکاڵی ئاسایش کاریگەری نەرێنی دەکاتە سەر ئاوی ژێر زەوی و پیسی دەکات. ئەو ئاوەی بە شێوەیەکی سروشتی کانزاکان و مادە خۆراکیەکانمان بۆ دابین دەکات، مادە جیاوازەکانی تریشمان بۆ دەێنێت. ئەو توێنەرەوەیەکی نایابە. پیسبوون هەڵدەمژێت کە لە ڕێگەی ڕێڕەوەکانی ئاوە دەگوازرێتەوە. هەموو جۆرە پیسکەرەکان لە بەشە جیاوازەکانی سیستەمی ئاودا هەن. بابەتەکە وزە و پارەی زۆری دەوێت. پرسیارەکە ئەوەیە ئەو بڕە چەندە کە دەتوانین پاکەشی بکەینەوە. پیسکەرەکان کێشەی گەورە دروست دەکەن. پێم وایە کێشەی زۆر هەیە کە تۆمار نەکراون. ئێمە شیکارەکان لە هەموو شوێنێک ئەنجام نادەین. ئێمە چڕی مادە کیمیاییەکان کەم دەکەینەوە و پێمان وایە ئاکامەکان کەمتر دەبن. بەڵام سەرڕای هەوڵەکانمان بۆ کەمکردنەوەی مەترسیەکان کاریگەریەکانی بەکارهێنانمان بۆ مادە کیمیاییەکان لە بەرچاون و بەرفراوانن. دەرمانەکان لە ئاوی سەرڕووی زەویدا ئازارشکێن و چارەسەری فشاری خوێن و شەکرە و دژە سەر ئێشەن. ئەو هەموو جۆرە دەرمان و دژە زیندانن کە ڕۆژانە بەکاریان دێنین. کاریگەری جیاوازیان لەسەر سیستەمەکانی ژینگە هەیە لە ئاودا. ڕێکاری ساویەکەمان ڕۆمادە کیمیاییەکان و ئەو بەرهەمانەی کە لێی دروستکراون بەردەوام نابێت. ئەمەوە لە ڕێژەیەکی زۆری ئاوی فەراهەمی سەر هەساری زەوی دەکات بێسوود بێت. پلاستیکیش هەیە. پلاستیک لە ئاوی بەلوعەکاندا هەیە. زیاتریش لە ئاوی دەبەکاندا هەیە. ئێمە پلاستیک دەخۆینەوە. لە هەموو مەترێک چوارگۆشە لە ناو ماڵەکان زیاتر لە 300 تەنۆلکی وردی پلاستیکی هەن کە ڕۆژانە کۆ دەکرێنەوە. ئەگەر پەرداخێک ئاو لەسەر مێزێک بەجێهێشت تی دەکەوێت. پلاستیک لە هەوا و ئاو و خۆراکدایە. لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە بۆ کاریگەری لەسەر مرۆڤ. وا کاریگەریەکەی تێدەگەین لەسەر ئاژەڵ و زیندەوەرەکان. بەڵام تەواوی کاریگەریەکان نازانین. لە هەموو شوێنێک پلاستیک هەیە و لەو شوێنانەش کە تێدا کۆ دەبینەوە. پارچە بچووکەکانی پلاستیک و دەنگکۆڵەکانی چیمەنی دەستکرد بڵاوبوونەتەوە لە ڕێڕەوەکانی سیستەمەکانی ئاوەڕۆدا. دیسان ئەگەرێک هەیە کە پێدەچێت تەنۆلکە وردەکان مادە کیمیاییەکان ڕابکێشن و قەتیسی بکەن. چی ڕوویدا؟ ئێمە دەورە درابووین بە سۆڕی ئاو. پاکشکردنەوە و داچوون و ئاوی خواردنەوە و دابالینەکانی بارانەکان و هاوسەنگی کەشوهەوا. بەڵام گۆڕدرایە سەر سیستمێکی بەکاربردن و گوێزەرەوەی پیسکەرەکان. سوڕی خوێنی هەسارەکە وشک دەکات. بە دڵنیاییەوە وەک ئێمە مرۆڤ ئەمەش ڕنگدانەوەی دەبێت لەسەرمان لەسەر کاتی کورت و چڕمان لەسەر زەوی. لە ماوەی 200 ساڵی ڕابردوودا مرۆڤ کاریگەریەکی گەورەی کردوتە سەر سیستەمی زەوی.
هەموو پیشەسازیەک خراپ نییە. بابەتەکە پەیوەندیدارە بە هەستکردنمان بەو کارەی ئەنجامی دەدەین و تێبگەین چۆن کار دەکەینە سەر خۆمان و لەسەر سیستمی ژینگەیمان و لەسەر سامانەکانی ئەومان. هەمە چەشنی زیندەیی وەک قوچەکێک وایە مرۆڤ لە لووتکەدایە. ئەگەر هەمە چەشنی زیندەیی لە ناوچوو مرۆڤیش لە ناو دەچێت. لەبەر ئەوە پارێزگاریکردن لە هەمە چەشنی زیندەیی گرنگە. هەروەها پەیوەندیەکی گەورە هەیە لەگەڵ ئاودا. ئەو هەموو ناوچەیە ڕۆڵی هەیە لە کۆکردنەوەی ئاو. قەوزەی بیتمۆس بە شێوەیەکی باش ئاو خاوێن دەکاتەوە. ئەم ناوچەیە بەبایەخە بۆ کەمکردنەوەی قەتیزبوونی گەرمی. ناوچەی شێردار و دەوڵەمەند بە بیتمۆس دەتوانێت دەهێندەی جۆرەکانی تری خاک گازی دوانۆکسیدی کاربۆنی گەرمکەر کۆبکاتەوە. زۆر گرنگە پارێزگاری لەم شوێنە بکرێت بۆ کەمکردنەوەی قەتیزبوونی گەرمی. پێویستە کار بکەین لەسەر نەهێشتنی کاربۆن لە هەوادا. بوونی لە هەوادا دەرەنجامی شێواندنی ڕووبەرە سروشتیەکانە بەهۆی ئێمەوە. دوجار دەیگەڕێنینەوە بۆ خاک بۆ گێڕانەوەی تایبەتمەندی ئیسفەنجی و بۆ ئەوەی بتوانین هایدرۆلۆجیا بجێڕینەوە. ڕێژەیەک لە 2 تا لە 100% کاربۆنی تێکەڵکراو بە خاک دەکرێت کاریگەری هەبێت لەسەر نوێکاری پێکاتەیی و دەتوانێت بۆشایی و بانەکان بکاتە پێکاتەی ئەو خاکە و خاکێکی تەندروست بنیاد بنێتەوە. لە ڕێگەی ڕۆشنە پێگاتنەوە دەکرێت کاربۆن ببەسترێتەوە بە خاکەوە کە ڕێگە دەدات بە سروشت بە گۆڕینی دوانە ئۆکسیدی کاربۆن بۆ خاکێکی ڕووکەش. دەوڵەمەند لەگەڵ ئەو زیندەوەرانی کە پارێزگاری لە تەندروستی زەوی دەکەن بە توانە لە ئەمبارکردنی ئاو. بەو شێوە هەرێک لە کەش و هەوا و هاوسەنگی ئاوی و زەویە گونجاوەکان بۆ کشتوکاڵ سودمەند دەبن. کاتێک لە بەهاردا ڕۆشنە پێکاتن کارا دەبێت تێبینی دابەزینی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن دەکەین لە بەرگە هەوادا. ئەمەش لە هاویندا بەردەوام دەبێت. کاتێک پاییز دێت و هەموو شتێک کۆتایی پێدێت بەرزبوونەوەیەکی زۆر لە شڕی دوانۆکسیدی کاربۆن داروت دەدات. ئەمەش کاریگەری ڕۆشنە پێکاتن دەردەخات لەسەر بڕی دوانۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوادا. دیسان خاکیش بنەمایە و تاکە نێوەندە و تەنها خاڵی کاریگەری بەردەستی ئێمەی مرۆڤە لەسەر کەش و هەوای زەوی و هایدرۆلۆجیا و دوا ڕۆژمان. ناتوانین ئۆقیانوسەکان یان ناوچە بەستەڵەکەکان بگۆڕین، بەڵام تا ڕادەیەک دەتوانین بەرگە هەوا بگۆڕین کە تاکە نێوەندی ڕاستەقینە تایبەتمەندی ئیسفەنجیە لە خاکدا. زیادەڕۆیی لە بەکارهێنانی سەرمایەکانی ئاودا دەکرێت لەسەر هەسارەکەمان. ئەم زیادەڕۆییش کاریگەری هەیە لەسەر کەش و هەوا و سیستەمە ژینگەیەکان و هەموو ئەوانەی لەسەر زەوین. پێویستە واز لەو بیرکردنەوە بێنین کە بڕێکی زۆر لە ئاوی سازگار هەیە و پێویستە لە بەهای سوڕی ئاو تێبگەین و ئەو چارەسەرانی کە سروشت پەلەی پێداون لە پێناوی کەش و هەوادا. ئێمە ئەو سیستمانە و ئەو وانانە بەکار ناهێنین کە سروشت پێداوین و باوەڕمان وایە لە سەر و سروشتەوەین. لە دوا سەدەدا لەگەڵ خەونەکانی تواناکانماندا ژیاین لەسەر چاکردنەوەی هەموو شتێک بە تەکنۆلۆجیا، بەڵام واقع دەری دەخات کە سنوورێک هەیە و پێویستیەک هەیە بۆ نوێکردنەوە. هیوامان وایە خاوەنی دانایی بین بۆ ئەوەی بڵێن با هاوکاری سروشت بین، با پێڵاوەکانمان لە قورجی دەربێنین و ڕێگەی پێ بدەین هەناسە بدات، با هاوکاری بین لە نوێکردنەوەی ئەم سیستەمە زیندەیانە. پێویستە ئەو ڕاستیە بزانین کە ئاوی ژێر زەویمان گەنجینەیە و بەڕێزەوە بەکاری بێنین وەک چۆن هەڵسوکەوت لەگەڵ گەنجینەیەکدا دەکەین و بە شێوەیەک لە شێوەکان ئاوی ژێر زەوی موعجیزەیە، بەڵام لەگەڵیدا ڕاهاتوین و تا ڕادەیەک چیتر وەک موعجیزە نایبینین. ئەوەی پێویستە لەسەر کۆمەڵگا کە ئێستا پێی هەڵسێت
چاودێریکردنی شێوازی بەکارهێنانی سەرمایە ئاویەکانە بۆ ئەوەی خۆمان بە دوور بگرین لە بەکارهێنانی لە ڕادەبەدەر و پیسبوونی زیاتر لەبەر ئەوەی کاریگەری هەیە لەسەر تێکشکاندنی بنەمای بوونمان. لەسەر ئێمەیە لەوە تێبگەین کە سەرمایەکانی ئاو گۆڕانکاریان بەسەردادێت وەک چۆن گۆڕانکاری لە بڕی ئاو و کارلێک لەگەڵ کەش و هەوادا ڕوودەدات. Are changing so that we can sustain the standard of بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لە ئاستی بژێیی و سەلامەتی مرۆڤ بکەین. population. ئێمە یەکمان گرتووە مرۆڤ و ئاو و سروش پێویستە بە بیرکردنەوەکانماندا بچینەوە. پێویستە پیسبوون و وشەکردن ڕابگرین و پارێزگاری لە ئاو بکەین لە کیشوەرەکاندا و بیرمەن بین لە ئەمبارکردنی کاربۆن و بیر لە ڕێگە چارەکانی کشتوکاڵکردن بکەینەوە کە کاریگەر بێت لە نوێکردنەوەی ئاو لە زەویدا و لە سیستمە ژینگەیەکان و لە ئاوی ژەرزەویدا. پێویستە ڕۆشنە پێگاتن و کاریگەری سروش لەسەر کەشوهەوا بە هەندوە بگرین. بەڵام پێویستە دیسان لەوە شتێ بگەین کە هاوسەنجی لە سوڕی ئاودا مەرجێکی سەرەکیە بۆ دۆڕۆژنە. ئاشکرایە کە سیستەمەکەمان تێکداوە بووینەتە هۆی شێواندنی ئەم زەویانە و تایبەتمەندی ئیسفەنجی لە خاکدا و ئەمبارەکانی ژێرزەوی و هایدرۆلۆجیا و ساتکردنەوەی هەسارەکە هەمیشە سروشت بوونی دەبێت و ئەم سیستەمە زیندەیانە نوێ دەکاتەوە. تەنها پرسیار ئەوەیە ئایا هاوکاری دەبین بۆ ئەو کارە یان وازی لێ دەهێنین دوای لە ناوچوونمان ئەنجامی بدات.